سەڵتەنەتی عومان لە گەمەیەکی دیبلۆماسی ئاڵۆزدا هەوڵ دەدات پێگەیەکی فەرمی لە بەڕێوەبردننی گەروی هورمزدا بەدەست بێنێت. مەسقەت کە ساڵانێکی زۆرە وەک نێوەندگیرێکی بێجەنگ لە نێوان ئێران و ئەمریکادا کار دەکات، ئێستا دەیەوێت لە تەنیا پۆستە چیەکەوە ببێتە هاوبەشێکی سەرەکی لە گرنگترین ڕێڕەوی ئاوی جیهاندا. ئەم هەوڵە لە کاتێکدایە گرژەکانی ناوچەکە و هەڕەشەکانی ئێران بۆ داخستنی گەروەکە مەترسێکی گەورەیان لەسەر ئاسایشی وزەی جیهانی دروست کردووە. لە ماوەی ڕابردوودا میدیاکانی ئێران ڕەشنووسی پلانێکیان بڵاو کردەوە کە تێیدا پێشنیازی قەدەغەکردنی هاتوچۆی کەشتیەکانی ئەمریکا و قەوارەی ئیسرائیل لە گەروی هورمزدا کراوە و قەرەبوش بەسەر ئەو وڵاتانەدا دەسەپێنێت کە بادژە ئێرانی ڕیزبەندی کردوون. ئەم پلانە ڕاستەوخۆ پێچەوانەی ویستی ئەمریکایە کە پێداگری لەسەر ئازادی کەشتیوانی نێودەوڵەتی لە گەروەکە دەکات. پێشتریش راپۆرتەکان ئاماژەیان بە نزیکی عومان و ئێران لە ڕێکەوتنێکی نوێ بۆ بەڕێوەبردننی هاوبەشی گەروەکە لە ڕێگەی دروستکردنی ڕێڕەوی کاتی بە هەردووە ڕاستەی باکوور و باشوور دەکرد. بە پێم پێشنیازە مەسقەت دەیەوێت بەشێکی فەرمی لە داهاتی تێپەڕبوونی کەشتیەکان و نەوتەڵگرەکان وەربگرێت کە پێشتر بە بێبەرانبەر بووە. ئەم گۆڕانکاریە ئابووریە دەبێتە وەرچەرخانێکی گرنگ بۆ سەڵتەنەتەکە و پێگەی جیۆپۆلیتیکی لە ئاستی نێودەوڵەتیدا بەهێزتر دەکات. بەڵام هێشتا ڕەزامەندی کۆتایی واشنگتنی بۆ بەدەست نهاتووە. ئۆمانیەکان مۆدێلی گەروی مەلەگا وەک نمونەیەک دەخەنە ڕوو کە تێیدا کەشتیەکان بڕەپارەیەکی ئارەزوومەندانە بە سندوقێکی ناوچەیی دەدەن نەک سەرانە بە یەک دەوڵەت. ئەمەش ڕێگری دەکات لەوەی ئێران بە تەنیا کۆنتڕۆڵی گەروەکە بکات. لەلایەکی دیکەوە بەرپرسانی ئەمریکی جەخت دەکەنەوە کە هیچ ڕێکەوتنێ قبول ناکەن کە تێیدا مۆڵەتی پێشوەختە یان سەرانەی زۆرم لێ بۆ کەشتیە بازرگانیەکان دیاری بکرێت. ئەم کێشمە دیبلۆماسیە عومانی خسۆتە نێو بەرداشتی داواکاریە توندەکانی تاران و هێڵە سوورەکانی واشنگتۆنەوە. مەسقەت دەبێت باوریاییەوە مامەڵە بکات بۆ ئەوەی ئەو متمانەیەی لە ماوەی دەیان ساڵدا بینای کردووە لە دەستی نەدات و ڕوبەڕووی فشاری ئابووری ڕۆژاوا نەبێتەوە. لە کۆتاییدا عومان لە بەردەم تاقیکردنەوەیەکی مێژووییدایە چونکە لە بنەڕەتدا هەژمونی ئەو لەسەر متمانە و بەیەکگەیاندنی ناکۆکەکانە نەک هەژمونی هێز و زۆرکردن. واتە عومان دەتوانێت هاڵوگۆڕی نامە و پەیامەکان بکات و ناکۆکەکان لێک نزیک بکاتەوە، بەڵام ناتوانێت هیچ کام لە ئەمریکا و ئێران ناچار بە پەسەندکردنی ڕێکەوتن بکات. لێرەوە پرسیارێکی گرنگ دێتە پێشەوە. ئایا مەسقەت دەتوانێت ببێتە پارێزەری ئاشتی و ئاسایش لە گەروی هورمزدا یان دەبێتە قۆربانی ململانەی دوو جەمسەرە گەورەکە؟